لە ڕوانگەی پزیشکێکی پسپۆڕەوە ئازاری سک چییە؟ بەڵێ سک ئێشە لە منداڵان زۆر باوە دەکرێت هۆکارەکەی زۆر سادە بیتن پێویستی بە هیچ بەدواداچوون و چارەسەرێک نەبێ هەندێک جاریش دەلالەتە لە بوونی کێشەیەکی گەورە لە سک یان دەرەوەی سک کە بەدواداچوون و چارەسەری پێویستە. زۆر باشە دکتۆرە ئەو هۆکارانە چین کە ئەبنە هۆی سک ئێشە لە مناڵان؟ هۆکارەکانی سک ئێشە دەتوانین پۆیڵینیان بکەین بەوانەیە کە پەیوەندیان بە ئەندامەکانی ناوەوەی سک هەیە و هەندێک جاریش دەکرێت هۆکارەکە لە دەرەوەی سکەبی بەس بە سک ئێشە بە دیار دەکەوێت. هۆکارەکانی ناوەوەی سک بۆ نمونە هەوکردنی کۆ ئەندامی هەرس لە گەدا لە ڕیخۆڵە لە کۆڵۆن هەوکردنی جگەر هەوکردنی پەنکریاس هەوکردنی کۆ ئەندامی میزمان هەیە لە گورجیلە و بۆڕی میز و میزڵدان ئەوە یەک لە هۆکارەکان. هۆکارێکی ترمان هەیە بوونی برین لە گەدا لە 12 گرێ لە کۆم بە ئازاری سک بە دیار دەکەوێت. هۆکاری ترمان هەیە لەوانەیە ناتەواوی و کێشە سکماکیەکان هەبی کە لە تەمەنێکی گەورەتر بە دیار دەکەویتن. بۆ نمونە ناتەواوی لە ئەندامی ڕیخۆڵە هەیە بوونی گرەیەکی زیادە بوونی تەسک بوونەوەکە لە کۆ ئەندامی میز بۆ نمونە جیرانی حوسی گورچیلەیە ناتەواویەک لە بۆڕی میز هەیە گەڕانەوەی میزە لە میزڵدان لە بۆ بۆڕی میز ئەوان هەموو لە تەمەنێکی گەورەتر بە سک ئێشە بە دیار دەکەوێت. هەندێک جار ناتەواوی لە کۆ ئەندامی زاوزێ دەبی بە تایبەتی لە منداڵی کچ ناتەواوی لە منداڵدان هەیە بوونی کیس و گرێ هەیە لە هێلکەدانەکان بە سک ئێشە دەکرێت بە دیار بکەویتن. زۆر جاری تر بوونی کیس و گرێ لە شوێنی تر هەر لە ناو پۆشی سک کیسێک دروست دەبێت احتیمالە سکماکی بی و لەوانەشە هەندێک جار هۆکارەکەی هەوکردن بی کە بە سک ئێشە بە دیار دەکەوێت. زۆر جار هۆکارەکە لەوانەیە لە دیواری سک هەبی بۆ نمونە منداڵەکە فتقی ناوکی هەیە فتقی سەرووی ناوکی هەیە فتقی سەرگەدەی هەیە لەوانەیە هەستیان پێ نەکردیە حەجمەکەی بچووکە بە سک ئێشە بە دیار دەکەویتن. زۆر جار زەبری دەرەکی منداڵەکە بەربوویتەوە شتێکی بەرکەوتیە لە دەرەوە لە قوتابخانە لە بەرچاوی دایک و باوکی منداڵەکە ڕووی نەدایە بە سک ئێشە لەوانەیە بە دیار دەکەویتن. ئەوانە بە شێوەیەکی گشتی هۆکارەکان کە پەیوەندی بە سکەیە. زۆر جار هۆکارەکە لە دەرەوەی سکە یعنی هیچ سەبەبەکە لە ناو کێشەکە لە ناو سک نییە. بۆ نمونە لە کێشە لە سینگ هەوکردنی سینگ التیهابی سینگ زۆر جار بە سک ئێشە بە دیار دەکەوی هەر هەوکردنی قورگ و گوێ و لەوزەتێن ئینفلەوەنزا ئەوانە زۆر جار ئازاری سکیان لەگەڵ دەبێتن. هەندێک جاری تر هۆکارەکە لە خوارەوەی سکە بابڕێ لە بەرمی سڵدان منداڵەکە فتقەکی گەورەی هەیە کیسی ئاوی هەیە ئەوانش بە ئاساری سک بە دیار دەکەوی لە زۆربەی حالەتەکان. هەندێک جار بە تایبەتی لە منداڵی کوڕ کێشەکە سوڕانی هێلکە گونەکانە کە ئەو حالەتێکی فریاکەوتنە تاڕێئە لەوانەیە دایک و بابەکە هەست پێنەکە منداڵەکەش تەمەنێکی بچووکە ناتوانانی جوان وەسفی خۆی بکە کە ئەو کێشەیە هەیە ئەوشیان بە ئاساری سک بە دیار دەکەوێت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی